الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله ما سمعت بسورنا بسورنا الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله. غير الصالح إن شاء الله. أويك السنة يعني لدواي أويك بقويد عبانك ددريت لدواي حفتيكي سري بتاشرت بعد زي أو قژو موانەی کە لەسەری دەبنەوە بە زێڕیا خۆت بە زیوی دەکێشرێت ئەندازەی ئەوەندەی پارە دەکرێتە خێر ئەوەش با بڵێن سونەتە و سونەتە ناوێکی جوان و وەکو بڵێ مانە بەخشی لێ بندرێت و مەڕە منداڵەش تەبعەنەوە کە ئێستا دانیشتین بۆ مەڕە منداڵێ و مەڕە منداڵی بۆ کراوە هەرەوە ماوە ناوێکی لێ بنێن و ئەمەش دوعای بۆ بکەین یا ڕەبی خوای گەورە ساڵحیکە ئینشاءالله یا ڕەبی خوای گەورە لەسەر عەمەلی ساڵح تەمەنی درێژ کات خوای گەورە بۆ باوکو دایکی بیکاتە منداڵێکی باش کە لەبەری بحەسێتەوە بۆ کۆمەڵگایی بیکاتە منداڵێکی باش منداڵێکی چاک منداڵێکی ساڵح لەسەر ئیمان و ئیسلامەتی بژێ و لەسەر ئیمان و ئیسلامەتی بمری ئینشاءالله خوای گەورە بە باشترین شێوازش پاداشتی بداتەوە کە ئەو مەڕە منداڵی کردووە وەکو ابن القیم دەفەرمێت کە کاریگەری بەسەر خۆڕەوشتی ئەو منداڵەوە هەیە یا ڕەبی خوای خۆڕەوشت و ئاکاری جوان کەی و ساڵحی بکەی ئینشاءالله لەگەڵ منداڵی هەموو موسڵمانان هەر کەسێک منداڵی هەیە یا ڕەبی خوای گەورە بۆی ساڵحکە هەر کەسێکیش منداڵی نییە بە ئاواتەوە بە هیوایەتی ئەوەیە کە منداڵێکی ببێت یا ڕەبی خوای گەورە منداڵی ساڵحی پێ ببەخشێ ئینشاءالله.